یەکێ لەو سنەتانەی کە خۆم بەردەوام جێبەجێ یەکەم ئاو خواردنەوە بە دانیشتنانە. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت هەر کەسێک لە دنیا یەک سنەتی من جێبەجێ بکات، یەکێ لە سەحابەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەیە لەو دنیا لەگەڵ تۆیا بوو، یعنی بەردەوام لەگەڵ تۆیا بوو. چی بکەم بۆ ئەو؟ وتی پێی فەرموو سنت جێبەجێ بکە. هەر کەسێک لە دنیا سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بکات ئینشاءالله لەو دنیا لەگەڵ ئەوەیە. جا من ئاو خواردنەوە بە دانیشتنانە و بە سێژار خۆمانێ. ئەمە یەکێ لەو سنەتانی. ئێمە لەم مانگە مبارەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مانگی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆ دڵخۆشی بەم مانگە؟ هەر زۆریش. لەبەرەوەی ئێمە لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڕێین بەڕێگایە و شوێنکەوتی ئەوین هەمومان خۆمانەکەین بە قوربانی ئەو. لەبەرەوەی گەورەترین کەسی مرۆڤایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلمە، چۆن دڵخۆشنی پێی؟ چاوەڕێی شەفاعەتی ئەو پێغەمبەرەکەی لە قیامەتە. گەورەترین ئەمەلمان پێویستی و دڵخۆشین بۆ گوتانی کە بۆ جێهێشتین و بێ بۆی باس کردوین کە پێویستین دەست بە سنەت و قورئانەوە بگرن، ئینشاءالله جێگەتان باشتە و بە باسی ئەو هەموو موژدەخۆشی بۆ کردین کە دوای لە ڕۆژی قیامەتە ڕۆیات چیە بێ بۆمان بۆیە زۆر دڵخۆشمی بڵێ و ئەمەلی زۆران پێێتی. ئاکار و ڕەوشتەکانی زۆرن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە زۆر جوانە یا سنەتەکانی. ئەتوانین چەند سنەتێکمان پێ بڵێ کە یعنی بتوانین جێبەجێ بکەین، یعنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئایا سنەتی عملی بێ یا کردداری کە ئەمانەتی پاراست و ڕۆشتی جوان بووە لەگەڵ دراوسیا باش بووە، چه سنەتێک چه ئاکارێکی لای تۆ زۆر سەرنجڕاکێش؟ یەکێ لەو سنەتانەی کە خۆم بەردەوام جێبەجێ یەکەم ئاو خواردنەوە بە دانیشتنانە. هەر کەسێک لە دنیا سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بکات ئینشاءالله لەو دنیا لەگەڵ ئەوەیە. جا من ئاو خواردنەوە بە دانیشتنانە و بە سێژار خۆمانێ. ئەمە یەکێ لەو سنەتانی و لەگەڵ خەڵکا ڕەوش جوان بە. یعنی ئەو شتانی کە پێی فەرمووی جێهێشتەوە بۆمان هەمووی شتی باشن ڕۆگەی شتی نەوتووە کە خراپێ بۆ ئێمە، هەر هەمی ئەگەر بیری لەگەێت و ئیسفادی هەیە لەگەڵ خەڵکا باش بە. یعنی لە زمانە پاک بێ بە خەڵک لە دەمێ ڕانەکە، یعنی بە شێوازێک لە دنیای بژی کە خەڵک مرد ئاخێ بۆ هەڵخوازێ، نەک بڵێ کە خشکە لە دەستمان چوو. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتانی کە بۆی جێهێشتین و پێی هەر هەمی جوان ئاو خواردنەوە من دایم بە دانیشتنانە ئاو خۆمانێ و لەگەڵ بار و دراوسێمە قەت بشەی نەشا و ئەم شتانە بەکار نایەم شکایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێر بووم و زائیدەن نوێژەکان لە کاتی خۆیان بکە و ئەو شتانی کە ئەو ئێڵێت هەمووی تر بەعام هەمووی باشەوە.